قوتابخانە ڕۆڵی سەرەکی دەگێڕێت لە دروستکردن و پاراستن و پەرەپێدانی بەهاکانی ناو کۆمەڵگا. ژینگەی قوتابخانە ڕۆڵێکی سەرەکی هەیە لەسەر بیر و ڕەوشتی ئێستا و داهاتووی خوێندکاران. گرنگترین ئەرکی قوتابخانەکانی یونایتد ساینس پێگەیاندنی نەوەیەکی خاوەنبەهای بەرزی کۆمەڵایەتی و گەردوونیە. ئەم ئەرکە مەزنە لەلایەن مامۆستایانی بە ئەزمون و ڕاهێنراوە بەدەست دێت کە وەک باران دەڕژێنە ناو ژیانەوە و دنیا پڕ دەکەن لە گوڵ و لالەزار و باخچە و مێرگ. ئەو مامۆستایانەی کە تۆوی خۆشەویستی و ئاشتی و ڕێزگرتن و لێبوردەیی لە ناخی قوتابیەکانە دەچێنن و قوتابیەکان بەو عشقەوە گۆش دەکەن بۆ ئامانجەی کە قوتابیەکان ببن بە سێرەیەکی گەش و درێوشاوە بۆ ڕووناکردنەوەی ڕێگای ژیان و گەل و نیشتیمان و تەواوی مرۆڤایەتی.